چی؟ 200 روپیە بۆدانێم بۆ حیوانێنە بە کوێ دەگەیشتیت تۆ من بە چێ زانیت بە ساعەتی چێ داخرەوە بێئەدەب باش کاکە باشە تو شەرەف تو سەیری ئەدەبی و خەڵکەکە ڕقەمێک کە تاکیدنی بۆچی تەلەفۆنەکەی و خەتایەوە نییە خەتایە و گەمژەی لە لای خۆمە ئەچێت تەحویلیەکات وەڵا کاک عەلی بەش 200 روپیەمان بۆ دانی بێئەدەب تاکید نەبوو لە ڕقەمەکە یەکتر تەحویل ئەی قوربان ئەمریکا تو شەرەف تۆ بەشەری بەڵێ بۆچی نە ئەشەم بیلا بەشەری حیوانیت شوار پێ باشە تۆ ڕقەمێک کە تەشید نەبی چۆن تەحویلیەکەی بۆ لای والله قوربان وەک شتێ مەشغوڵ بوو بێئەدەب من بە سەر چیە زانێت یەکێوە 200 روپیەمان بۆ دانێ بڕە حەدی چییە؟ بڕە لە خۆدەڵا گوت لە ناشرین ئەگەر کاکە ئەگەر جێشی نێرە جێشی بەچی من تێ ناکەم ئەم خەڵکە وای لێ هاتووە ئیتر نایڵم دوو قسە بکەی کاکە بێنەوە بزانم قوربان ئەوە جەریدەی جەنابتە ئەمەش ئەو ئۆراقانەیە کە جەنابی وەزیر دایناوە جا بە خۆمی و تەلەفۆنی بۆ کردم وتی جەنابی یعنی جەنابوو ئەوانەی کە زۆر ضرور نین ئیمزای نەکا داینێ بۆ خۆی ئەوەشی کە زۆر ضرورە ئیمزای کات نەمەداخە تەلەفۆنی بووە من کردووە قابلە منە شتانە نەزانم تۆ فێر مەکەیت من وەزیرم ئێستا لە جێگەی ئەوم جێگر وەزیرم یعنی سەلاحەتی وەزیرێکم هەیە هەموو ئیمزاکان بکەم هەموو کتابەکان تەمشێ بکەم گەمژە دەبڕنەی طبعا قوربان جەناب و جێی سقەیت جێی متمانەی کولفی کولی جەنابی وەزیریت ئەیتە قسانە لە شتە بەزیر ناسۆ ئەچۆ ڕەزا قورس مەکروه خەتای خۆمە جێشی نێرە فریا جان ئەزانی چۆنە کاکە هیوا بەڕاستی ئەم شوێنە و ئەم مەنسەبە کە ئێستا منیتیام ئەمە مەنسەبێکە و ئیشی ئیداریە عەقڵی ئەوێت تەحەمولی ئەوێت چونکە ئەگەر وانە بیت عەقڵت لەگەڵ یا نەجوڵێنی ئەکەویتە فەخەوە ئاخر فرێد گیان ئەی تۆ نازانیت ئەوان بەدوای یەکێکا گەڕاون کە ئینسانێکی زیرەک و عاقڵ بێت لە بەڕێوەبردننی ئیدارە تۆش یەکی کیلۆ کەسانی کە زۆر شارەدا لە ئیدارە تۆ پێم بڵێ هیواجان بەتەمای سەفەرنی وەڵاهی ڕاستی بێ فریاجان چاوەڕێی ئیمتیحانی مناڵەکانەکەم تەواو بێت وەختە بیریکی لێکەینەوە خۆ دەزانی خۆی من بەبێ سەفەر وڵی وای هەمەش بەخە پێی وتم بەخشا وتی حەزم لە سەفەرە یعنی ئەگەر نەچم بۆ دووبەی لە 100% لەوانەیە سەفەرێکی تایلە بکەم چونکەڵێم تایلەدا و هەواکەی خۆش و جێوی خۆشی هەیە بەس بەڕاستی مشکلێکی کەشمێ تۆزێک قەلەقم جا تۆ سەیری کە هیوە وەزیر لەم دەوڵەتە زلوزە بەلا حاسی قەی بە من کردو منی لە جێگەی خۆی داناوە لەوە ئەچێت تۆزێ ئەوە تەوقم کاو مەجاریەوە من لەبێ سەفەر بکەم خۆیەک دەکە نایڵم دوو قسە بکەیت ئەلۆ جان یۆم کردووە نەنا ئەزایشی باوشی من هەموو شتەکان بخەرە سەر ناوی خۆم لەسەرەوە ناوەکەی خۆم لە ژێرەوە نائیب وەزیر نە تۆ ڕاوەسە خوا نائیب وەزیر نائیب وەزیر نا بنووسە جێگری وەزیر وەڵا جێگری وەزیر تۆزێ نازانم هینی نییە بنووسە تۆ جۆگرە نا بنووسە جێگری وەزیرەکە تۆزێ هەیمەنە و ویقارێکی هەیە ینی قورسە قورس کەسە خەڵک سەیری کتابەکە کار ناوی منی لەسەرە دەنەوەڵە ئەزانی تۆ چی لێ بکە بە قوربان بیکە بە یاری دەدەری وەزیر یاری ئەلو ڕۆڵە ژێرێمە ئەلو تەلەفۆنەکەش تەواو موهی تێم لێ وەڵاهی فرێ گیانەزان چۆنە خۆی ئێمە خزمی یەکترین ئەوەی ڕاستی بێ حەزم کرد بێم بەس پیرۆزبایی کرد لێ بکەم بەو بۆنەوەی کە بووی بە جێگری وەزیر هیچی تر نییە هیواژیانە و قسانە چیە تۆیەکی لەگەڵ منە نازانم خۆ بە بێگانە زانی بابە دەرگا بۆ 24 ساعتە بۆ تۆ کراوەیە هەچ کاتێ هاتی تۆ نییە لەسەر سەر و لەسەر چاوان
هیوا ئەزانی شێری هەوڵێن لە ماوەیە ماڵووناڵ کۆبینەوانی وەچی بۆ باخەکە لێ گادەیشی خۆشی بۆ ئەوکەی ودەنێ کە دانانیشتێ کە دانیشتنی شەڵا لەوێ بە تێر و تەسەلیش باسی سەفەرەکە یەکەین دەبێت کە دانەنیشتن و کۆ نەبووینەتەوانێ بە پولە ڕەشەمان هەڵێنا باشەکەی مەجالێ بوو تەلەفۆنێکم بۆ کرا وای لێکەم وعیدەکە ڕائینەکەی نانە خەمە نەبێ مەسەر چاو وەرە ئەمە کلێشەی کتابەکەی بەڵێ ئەمە چییە؟ چییە قوربان؟ ئەمە چییە؟ چیوە؟ قوربان دەستی خۆش بێ ئەمەیان لەسەر چی بوو؟ وحشی لەسەر چی وا وەرە بیخێنەوە دەبی خوێنەوە دەمزان چی نووسراوە؟ ئێدە قوربان بەری ئاخر ئەوە نایبینم بەخۆ من چیم کردووە؟ وازی لەبەر خاتری دەبی خوێنەوە قوربان نایبینم بەخۆ نایبینم بیخوێنمەوە خێرا لێ خوڕە بۆ هۆڵی کۆبوونەوە فەرمو قوربان فەرمو ئەوە چییە مەزاد خانەیە؟ وڵا ئەمە چییە؟ ئەمە چییە؟ ئەوە سیارەیە زەبەڵدانە لە حەی سەناعیەکەم و مەجالم نەبوو چەنەبازی حەی سەناعی لە ناسریەوەهاتەوە بڵێ مەنتیقە سەناعی بە کوردی قسە بکە بەڵێ قوربان بەڵێ ئەمە چییە سیارە؟ ئەمە چییە؟ جاوەرە ئەمە سیارەیەکی کەشخەتن کردبوو ئاوا بیکەن بە زەبڵدان و ئاوا بەو شێوەیە ڕایگرن بۆ وڵای قوربان ئاخر جەنابە ئەمری نەفرمەوە من بیبەم بۆ شتن و ئەو شتانە من پێم نەوتی بچۆ خەسلیکە قوربان تۆشتی وا نەوتووە بزانە بە چی ترێوتووە من نەموت بۆم بەرە بۆم خەسل کە و جوان بۆم بێنەرەوە بەردەبی نووسینگەکەم من پێم نەوتی قوربان وڵی لەوە چێ بە زەلابی شتری وت بێ یعنی مەبەستم ئەو یعنی ئەو قسەی بە من نەوتووە گەر بە منی بوو تا یەکسارم بر بۆ خەسە بەسا هەموو تا من داشێت کردووە مرتو نابلێ بێدەمەخ مخڵەمەوە نا قوربان نە مشتی وام نەوتووە ئەستەغفیر الله بناڵم وس بێ سوچەکان بەرێ یعنی خۆ لێ خوڕی بەڵێ خۆم نێخوڕم بۆ بچیم آخر قوربان جازە قەرەباڵ بۆ سایقی تو تەواو نییە و قازان ئیجازە چی نییە دەخە پیاو نییە داوای لە ئیجازە لە من کا من جێگری وەزیرم هێز نییە بتوانێت داوای بەڵگەی ئیجازە لە من کات تێگەشتی بەڵێ لە ئێستا شوانێ بڕۆ شوورێکی خۆ بخۆ کێفتەبەقێ گرە بە دەستەوانی و جگەرە بفرۆشە تۆ شوێنی نابێتەوە لای من بڕدەی یەڵا ئەحمەق حمقاوی باشە جەنابی وەزیر ئەم کێشە و گیر و گرفتەی خەڵکی سەرقاڵ کردووە جەنابتان زۆر بە ئاسانی ئەتوانن چارەسەریکەن بەڵام بزانم بۆ نایکەن جەنابی سوڵتان ئەو مشکلە و مەشاشیلانە ڕەعیەتی تۆ زۆر ئاسانە زۆر بە ئاسانی تۆ ئەم چارەسەری کەم کە تۆ لەسەرەوە نایڵی کە لە بچەو کردوم هێواش بن هەتاکو قەرار لە منەوە دەر نەچێ ئێوە ناتوانن هیچ بڕیارێ بن گوێتان لێیە ئەگەر بێت و ئاوا بکەن و بە قسەی من نەکەن ئەوە من ناچارم هەردووتان نەفی بکەم یەکێک بۆ غەرب یەکێک بۆ شەرق چۆن غەرب و شەرق چۆنن ئەوە بێ ئوسوڵ لە دەرگا داهاتیتە ژوورەوە بەڵێ لە دەرگامە بەسێەوە سەرقاڵی کۆبوونەوە بنوازانم بەڵێ سەرقاڵی کۆبوونەوەیکی مەسی ئەتوانم دانیشتن لەگەڵتانە جاچێڵە کۆبوونەوەکەمان تاوە بووە ئەی ئەگەر تاو نەبوو با بڕۆم نه قەینە دانیشە ئێوە پێم ناڵێن کامتان بوون چوو بوون لەسەر دیوارەکە و لەسەر دیوارەکەەوە هاوەرتان کردبوو بەرتان گرت بۆ خەڵکی جا ئەوەی بەڕاستی پێم بڵێ چێ بووە ئەیبم بۆ گەشتێ بۆ دەرەوەی وڵات بابا ئێمە ئیشمان بەسەر دیوار چییە؟ توێتی ئەستان ئێمە چوونێتە سەر دیوار من وەکو وەزیری بەرگری لە کاتی شەڕا نەبێ ئیشم بە دیوارە ئەگینا لە کاتی ئاشتیا چەنە ئیشم بە زوڕان هەیە هەرەوە نەدیشم بە دیوارە جۆ بگرە ئەزیزم با پێ بڵێم دیوار واتە بربەست چی بکەم کۆمەڵی خەڵکان لە خوار ئێمە حەزیان لەو بربەست و دیوارەیە بەڵام ئێمەی بەرپرس و خاوەندە سەڵات ڕقمان لەو دیوارەیە ئەجا تو ڕەشم مەکە با گێژەڵوکەی ڕقایی بەسەر تا نەبارێنم تێگەی باشە سوڵتانێکی وەکو من کە من سوڵتانی یەکێک لە دورگەکانی ئەمازۆنم ئیشم بەسەر دیواری ئێوە چییە؟
باشە باش زۆر باشە جەنابی ئەمیری مەملەکەتی گەرمە سێری خوارد و پێم ناڵێ چۆن بڕیارتانەکەوا بچنە سەر دیوار و لەسەر دیوارەکەەوە بەربگنە خەڵک قوربانجیان من چۆن شتیواکەم خۆ من شێت نەبوو من دوێنێ لەگەڵ قافڵەیەکا بووم لە پێشی قافڵەکەەوە ڕۆشین بە کەناری دەریایەکە بەسەر کەشتیەکە ڕۆشین وەڵا کاکە لێوە تووشی شەڕێکی دەستەوێخە بووین هەموومان کوژراین بەسخوا ڕەحمی کرد نەمردین جا بەنسبەت دیواریشەوە کاکەمە چۆن شتیواکەین چۆن بەسە دیوارە ڕاکەین چۆن بەسی دیوارە ڕۆین خواکاو بە شێرێمەیان ناڕوە ئەیوانە ئێستا تێگەشتێت ناوە ناقەنیە تۆ قەت تێ ناگەیت احتیادیە خەتایەوە نییە کە دیوار لە ژێرەوەی خۆزگە لەسەرەوە ئەو کاتە کەس بەریەک ناکەوت هەسن با بڕۆین بچینە باخکێ و لەوە هەسن یەک دەقە من بە چاکەتەوە شەقم بۆ ناوە بێئەدەب تۆ بەشەریت نابێت تۆزێ جوان بڕێ بەڕێگا بەشەری چی خۆ تۆ مخالفەشەکە هێشتا تۆ دەمەگەرمە من مخالفەیەکەم من کۆبوونەوەمەیە کۆبوونەوەی مەسیریمەیە کۆبوونەوەی چی کۆبوونەوەی چی بێئەدەب تۆ ئەزانی کشەی لەگەڵ دایکەنە من مەکە خوێڕی من وەچین وەزیرم پۆرتە شوێنم لێرە چی وەچین وەزیر بۆ تۆی لێ دەسەلابە سەسەری پۆرتە شوێنم لێرە تۆچی وەزیر ئەمە قانون لەبن بەڕێوەیەوە والله ونە دەکەم غەرق دەکەم من ونەکەی ئەرە والله ئەوەش یاسای وڵات دەبن بەڕێوە بێئەدەب پێم وتی ئەبێ احترامی خۆت بگری من وەچین وەزیرم وەچین وەزیری چی بەس بەلاتی تۆ بینم کوا حیمایە و کوا سایقی کوا ئەوە عقوبە ماون ئەژینات و ئەو پیاوانی مەحاسەبێ هەچ کەسێکم لەگەڵا بێ من خۆم کەسێکی سادەم بێئەدەب بێئحترام وەی وەی باوکە ڕۆتە زوو باوکە ڕۆتە زووم بۆ هاو وەلا عقوبە دێم راس داخية ولا ضلمة راس خلاص هاتولي وزيرم راس بيئة راس من عقوبته وين شيء راس ها وين شيء يا عقوبته ها عقوبته يا عقوبته ها قوربانجان ئەمە هەتا ئەگرت ماشێت بووین کۆڵان ڕایەتی ناگیرا ڕایەکرد ئەو
ئەو تانجیە لا بەرنام بەخوا تا گرت ما خەرب و شێت بم تۆ نادایت بیان یەکشتێک بەخوا ئەو نەفرەیتر لەوێ دامناوە زۆر غەریبیتانەکە تۆ ئەمە بەرە خەمە نەبێ یەکم چێ لەو سەر کرد خەمە نەبێ ئەمانە بووم دەی ئافرم تۆ خەمە نەبێ بڕۆ شوێنی خۆت دەستان خۆش باشە بڕۆ دەی خوار ئێ قوربانە هەداسە شەرف بەلاویسم ئەو چاوە خومارە نییە پیاو کەرەکە ئەی دڵخۆشەوە ساقا ناسەکەی بەدی کاکە غەریب هەستا ئەزانی چۆنە باشە دەی دوای شەڵا پەیوەندیفانە بێتەوە ئەو کا غەریبە ئەوە کێ بۆ قسە لەگەڵا ئەوە چییە دەست لابە ئەوە کێ قسە لەگەڵا کرد کێ بوو پێم بڵێ دەی دەست لابە ئەی من جێگر وەزیرێکم من ئەو شتانە نازانم ئەی بە نازانم دەی کورە با بەخۆ کابرایە بۆ کفری نەکرد فەقیرە هەڵەیە کاگە بەشکوی شەڵواگە کرا بۆ تیەگەی بە حالاسەر بێ کارگوزارێ بێ ئیشەکەم مەودۆزیێتەوە تاعین بکەی دەست لابە بە دەست لابە شخص کارگوزار و حرەس هەناسەکەم و چاو بە خومار بۆ ئاقڵنای بڕێ وەڵڵا کارگوزاری وا هەیە بە شەرەف سەیری کەی ئەمەنە جەزا بە هەرشێتە دەکات ڕادێک دەست لابە پێ دەڵێن دوو ڕۆژە پۆستەکە و گۆڕیوە خەریکە زیاڕۆی ها چییە؟ چییە ڕۆ؟ زیاڕۆیت ئەڵێ ئیشەکەم بۆ دۆزەرەوە تاعینم کات تو عیب ناکەی ئەم غیرە و دڵپیسێتاکەی دەبەسەیتر من غیرە لە تۆ بکەم بۆ تۆ عیبە دوو ڕۆژە پۆستەکەت گۆڕاوە خەریکە ئیسەغلالی پۆستەکە دەکەیت تۆ عیبە بۆ تۆ گۆ بگرە من کچی کەسێک نیم کە دزە قەسابی بەسەر منەوە بکەیت عیبە بۆ تۆ دزە قەسابی بەسەر چیەکەم ها ئەم ئەقڵە فڕێیە دوایە وەک من کابراایەکەم شخصیەتم هەیە زۆر سەیری تاکەی ماڵ دوایەوە کابرای خۆت کفتی نەکردووە واش دزە قەسابی ڕۆحی دەرێنێ بۆ شاری بێ حاکمە بابە قانونێ و شت هەیە و یاسایە و قانونەوە ئەو تەسەڕفاتان تر کە زۆر پێ ناخۆشە من لە ژیانما کەس پێی نەوتم بەری چاو کلیپێوێتێ گوێشکەی و حالەمە هەمووی زەلالەتی بەدەست منەوانێ کە چێسا بەڵێ چی بە قوربانی خۆم گوێشکەی من زەلالەتێتی بەدەست خەڵکەوە لە ماڵەوەیە بەڵێ چۆن تەسەڕفەکەم تۆ هیچ عیلاکە نییە بەسەرەوە پێم بڵێ تو ئاز دۆشتانە بێنەدی چی کرد بۆ سەفەرەکە قسە خۆ کفرمان نەکرد کابرا کا غەریبێکی هەناسە سارد تەکلیفێکی کرد ئەمە چیتیە من ئەگەر بڵێم بەسەر چاو سەفەرەکە بێت دەی شەڵا بەخوا دەیچی من ئەم جەژنە ناتوان لە ماڵەوە حەزەکەم سەفەرکەم تو جۆ بکرە سەفەرەکە ئەبێ بەڵام بۆ خۆی ئەزانین چۆنە شتێکی کەژەیە خۆ دەزانی وەزیر لێرە نییە منی ژێگەی ئەتیماد و سیقەی ئەو خۆ ناکری وەزارە چۆڵکەم کاکە ڕێگەی چۆنکەم من ئێشەمە ئێش ڕێگەی بۆ چۆن نازانم چۆم چۆنکەم باشە کاکە باشە چۆنیکە پێ دەڵم چۆنیکە دوای خراپە بەسەرێنم باشە برا ئەمڕۆ بزانەوە چییە تۆزە خێرا باشە برا باشە ئەوە چییە کاکەوە چییە فەلەیەتی کەیفی خۆیەتی باشە برا چی دەوێت بڕۆ دەی بڕۆ کاکە بڕۆ دەی بڕۆ چیەوە ئەو هۆری لیانە گوێ لێ نیە جوان بۆسە باشە تو عیب ناکەی تۆ عیبە ئەو هەموو هۆڕ لایەنەوە چییە
نازانیە من نەخۆشخانەیەکی دەرونیە چۆنم هەموو هۆڕنە لێیت ئەوە کێشەی من نییە من وەکیل وەزیرم ئیشی پەلەم هەیە ئەبیای ڕێگەکەم ئاوا بۆ ئاوەڵاکەیتەوانێ ئەی قابیلە من هۆڕین بۆ چێ لێم وەڵی فڕی بەتە ژمورەوە نییە کاکی پۆلیس بەخە من دەستی ناڕوە جێگر وەزیری اینجا جەنابی قانون تەطبیق نەکا چۆن گلەیەک لە خەڵکی سەر و جادەیە قانونی چی قانونەوەیە تۆ ئیزدیحام دروستکەیت و کە من ئیشی پەلەمە بێت و نێڵی بکەمە سەر کۆبوونەوە وەزیرێکە لە من بگرا کۆمەڵە لەو برادرانەی کە باری دەرونیان تەواو نییە نیوەیان بەربوون و نیوەیمان گرتوونەتەوە ئێستا جەنابی لە باتی هاوکاری من بکەی دانیشی بە هۆڕن مێشکی زەری منە بەری من کۆبوونەوەی مەسیری مەیە فەرزە لەسەرتان ڕێگەم بۆ ئاوەڵاکەن نەگەم ئیزدیحامە دروستکردن گوێ بگرا منیش قانون تەطبیقەکەمە بێ قەست بە لەسەری لەسەرم بۆستی منیش بە خۆڕایی ناتومە تێرە وا دیارە حەزێ لە نەقڵ و عقوبەیە هەمووتان نەقڵەکەم و عقوبەتان هەیە دانیشە ئابێ ناوراخانی کووە بێ ناورا ئەها کاکی ملازم نەک وەزیر یاڵایە کرد مەتامیە بوو بێنە ژوورەوە بێنە ژوورە دەی بۆسە گوێ بگرە بۆ نییە لەوانە تووڕەبی با احترامی خۆیان بگرن هیچێکی قانونی نیت من وەکیل بەزانم ئێستا من لە تۆ تێگەیشتم وەکیل وەزیر بەڵێ بێنە ژوورە نوێرە داواتی سلفرا بە فەڵبینەوە لای من ئەزایی چۆنە ڕاستەکەی تۆ وەکیل وەزیری دیارە بەڵێ وەکیل وەزیرم فەرزە لەسەر تێگەی ڕێگەم بۆ بکەیتەوانێ عقوبە دێم لە ژوورەوە سەیریکە وەزیرمان لایە سوڵتانمان لایە ئەمیرمان لایە مدیر عامی زۆرگەوە لەمان لایە وەرە بۆ ژوورە ئەوم بۆ بێنن من وەکیل وەزیرم